أنت تعرف الآثار اللي سرقت من العراق، ما أقدر أني أعرف كميتها إيش قد وثمنها جد. حەمدیە جاف يعني کە قمة ڕۆژی 9 الضخم. شوباتی 2023 ما راح لە تقدر ئیمارات دەستگیر کرا بثمن لە أي کاتی تصفى دەسەڵاتەکەیدا لە للمجوهرات، لا سەردەمی راح حەیدەر عەبادی أغلبها سەرۆکوەزیرانی عن پێشووتری بغير أي عێراقدا ثمن. دەستی هەبووە لە بەهەدەردانی ملیارێک و 116 ملیۆن دۆلاری بانکی بازرگانی بە ناوی قەرزەوە بە کەسانی وەهمی و بە مەبەستی سپیکردنەوەی پارە. في يوم أنا بباريس رحنا على متحف لوفر، أنا طبعا نقول ما إحنا من كنا صغار. دادگای کەرخ لە بەغدا کە تایبەتە بە دۆسیەکانی گەندەڵی لە 25 کانونی دووەمی ساڵی ڕابردوودا بە ئامادە نەبوون سزای 5 ساڵ زیندانیکردنی بۆ حەمدیە جاف دەرکردووە بە تۆمەتی زیانگەیاندن بە دارایی گشتی و چەندین هەڵەی بکوژی کردووە لە پێدانی ئاسانکاری قەرز بە یەکێک لە بانکەکان لە کاتێکدا ئەو بانکە گرنتی پێویستی پێشکەش نەکردووە بۆ وەرگرتنی قەرزەکە. بانکی بازرگانی عێراقی یەکێکە لە سێ بانکە حکومیە سەرەکیەکەی عێراق کە لە ساڵی 2023دا دامەزراوە و مەبەست لە دروستکردنەکەی کار ئاسانی بووە لە بواری ناردن و هاوردەکردنی شمەک و خزمەتگوزاریەکان لە نێوان عێراق و وڵاتانی دەرەوە. ممكن أنه نضغط باتجاه أنه حەمدیە جاف کە ناوی تەواوی حەمدیە مەحموود فەرەجە سەرەتا لە بانکی ڕافیدەینەوە دەستی بەکاری بانکی کردووە و بووەتە بەڕێوەبەری گشتی بانکەکە. لە دوای هاتنی ئەمریکا و داگیرکردنی عێراقیشەوە ناوی زیاتر درەوشایەوە. بە پێی ئەو زانیاریانەی پێگە ئەلیکترۆنی عەرەبیەکان بڵاویان کردوتەوە، حەمدیە جاف لە ماوەی 4 ساڵی کارکردنیدا لە بانکەکانی عێراق بووەتە خاوەنی زیاتر لە 100 ملیۆن دۆلار. ئەمە جگە لەو مڵک و سامانەی دەست ئەندامانی دیکەی خێزانەکەی کەوتووە. دەوترێت حەمدیە جاف لە چەندین شوێنی ناو عێراق و دەرەوەی وڵات خاوەنی کۆشک و vێلایە، لەوانەش لە بەغداد و دووبەی و سلێمانی و عەمان و بەیروت و تورکیا. نووسراوێکی بانکی ڕافیدەین لە 19 کانونی دووەمی 2020دا ئاڕاستەی سەرجەم لقەکانی بانکەکە کراوە. داوا دەکات کە هەر حسابێکی بانکی بە ناوی حەمدیە مەحموود جافەوە دروستکراوە دەستی بەسەردا بگیرێت. لە ئێستاشدا دادگای ڕەسافەی عێراقی سزای 7 ساڵ زیندانیکردنی بە غیابی بەسەر حەمدیە جافدا سەپاندووە بە تاوانی زیانگەیاندن بە دارایی گشتی. حەمدیە جاف لە 18 تەمووزی 2011دا لەلایەن نوری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقەوە لە جێی حسەین ئەرزی بووە بە بەڕێوەبەری گشتی بانکی بازرگانی عێراق و دوای ئەوەی ناوبراویش بەهۆی تۆمەتبارکردنی بە گەندەڵی دارایی و کارگێڕی بۆ دەرەوەی وڵات هەڵهاتبوو. هەروەها لە ساڵی 2016دا لەلایەن حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقەوە لە پۆستەکەی دوورخرایەوە دوای دوورخستنەوەشی لە ترسی دەستگیرکردن و سزادانی بۆ دەرەوەی وڵات هەڵات و سەرنجام لە 9 شوباتی 2023دا لە ئیمارات دەستگیر کرا. نعم هو احنا الآن في أزمة مالية، لكن من نجي على سلم الرواتب وبهذه الطريقة أنا ما أريد يعني أنتقدها.